السلام عليكم ورحمة الله وبركاته. من ناوم علي خليل عبد الله دانشتوی قەزای خەباتم لە ئامادەیی کۆڕاز لە پۆلی 11 بەشدار بووم لە گروپی 16 چاڵاکردنەوەی مێشک و یادگام. لە پێش ئەوی بەشدار بووم لە چاڵاکردنەوەی مێشک و یادگام لە بەرکردندا لە ئاستێکی مام ناوەندا بووم، بەڵام کاتێکی زۆر پێویست بوو لەبوو لە بەرکردنی لاپەڕەکی لەوانە بوو جار هەبوو کە بە هەفتە بەسەرمدا دەڕۆی هەتاوەکو لاپەڕەکەم بە تەواوی لەبەر دەکرد. الحەمدولillah پاش ئەوەی کە دەستمان بە کۆرس یادگی کرد هەر یەکەمیشەوە با بڵێن تێستێکی 4 ساعتیان پێ کردین کە لە ماوەی 4 ساعتدا تانیم تەقریبەن 4 لاپەڕی لەبەرکەم. پاشان پاش چەندین هەفتەی لە ڕاهێنانکردن بەردەوام بوون. الحەمدولillah گۆڕانکاریی زۆر باشمان بە خۆمانەوە دیت و الحەمدولillah ئێستا کە پاش ئەوەی کە ماوەچێ با بڵێن کۆرس یادگیمان تەواو کردیان، الحەمدولillah هێشتا نەچێت ئاسمە هەر بەرەوسەرەوێ و الحەمدولillah لە بەرکردنێکی باشمان هەیە. لە ماوەی 4 دقەی دەتانم الحەمدولillah ئێستا یەک لاپەڕەی لەبەر بکەم. لە کۆرس یادگی عادەتەن ئەمە لەوانەیە بزانین کە دەچینە کۆرس یادگیەوە دەزانین کە تەنها چەند شتێک با بڵێن وەکو چەند ڕاهێنانێک چەند بابەتێک دەخین تەنها لەسەر مێشکی یان تەنها لەسەر یادگی لەبەرکردن، بەڵکو لە کۆرس یادگی لەسەر هەموو بوارەکانی تایم مانیجمنت با بڵێن بەڕێوەبردنی کات، بەڕێوەبردنی وەخت خەو، بەڕێوەبردنی خواردن شتە خۆی چ ناخۆی بە هەموو شێوەک لە کۆرس یادگی با بڵێن ڕاست دەکرێەوە و ئەو شتانەی کە پێشتر با بڵێن بە شێوەیەکی عەشوایی کردیتمان لەوێندرە بە شێوەیەکی ئەکادمیانە فێر دەکرێت و بە شێوەیەکی سود لە هەموو شتەکانتانی وەربگرین. بەڕاستی هەر کەسێک کە پێی وایە کۆرس یادگی بکاتن دەستە ئاستێکی پێش و یەکسەر لە بەرکردنێکی باش دەبێتن ئەو زۆر غەڵەتە، چونکە بە دڵنیاییەوە هەموو شتێک پێویستی بە کۆشش و هەوڵدانە و ئەگە بێ کۆرس یادگیش ئەنجام بدەیت مامۆستا عەتا یەکەم و پێتان دەڵێتن ئەگەر بێنە کۆرس یادگی و خۆتان مادی نەکەن ئەو ڕاهێنانە پێتان دەوتن ئەوانەی مامۆستا کە پێتان دەستپێریتن جێبەجێ نەکەن ئەو دڵنیا بن هیچ سوودێکی نییە و دڵنیا بن تەنها پارە و وەختی خۆتان سەرف کردیە. لە ئاخریشدا پێتان دەڵێن ئەگەر دەتانەوێت بەشداری کۆرس یادگی بکەن ئەو خاڵی لە مێشکی خۆتان بچەقێنن، هیچ کۆرس یادگا حەبەکی ئەوە نییە بڵێن شتێکی سەحرێوی نییە ئەکسەرەت و بەسەردا بێ ئەکسەر مێشکت بەقۆت بێتن، بەڵکو ڕاهێنانە و بە شێوەیەکی ئەکادمیانە ماوەی چەندین هەفتە ڕاهێنان دەکەی و ئاست دێتە پێش.